بەناوی خوای بەخشندا بینەرانی بەرنامەی ئێوارانی ڕەمەزان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. سەردانی ئەو جارەمان سەردانی گوندی کانیبیە. دیارە گوندی کانیبی ماشەڵڵا گوندێکی زۆر دڵڕفێن و خۆشە. بەسەر زێدا دەڕوانی بابزانین خەڵکی ئاوای ئەو گوندەی لەو شوێنە خۆشەی ژیان چۆن دەگوزێرن بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆست. لەگەڵمان بن. هاوی نەتونێت. لێرە دەمانەوێت لەگەر مامۆستا عەبدولفەتاحی بدوێن دیارە ئیمام و خەتیبی گوندی کانیبیە مزگەوتی کانیبیە با بزانین لێرە چۆن لەگەر خەڵکەکەی ئاوێتە بۆ و بە تایبەت لە مانجی ڕەمەزانێ نەسیحەت و ئامۆژگاریەکانی وان چ بووە لە بۆ خەڵکی یاخود بە شێوەیەکی گشتی ئەو کێشانەی کە لە گوندەکان هەن بە عام یعنی زیاتر لەسەر چیە دەبێ مامۆستای ئاینی ئایا جیاوازی هەبێ کەوتارەکانی دەدا وەک لەوەی لە شارێکدا ینی کێشە و مەشاکلەکانیان لێک جیاوازیانی وەکو یەکە. سلام علیکم. عەلیکە سەلام و ڕەحمەت الله. سەر چاوەکانم بەخێر. مامۆستا گیان لەگەر مانجی ڕەمەزانێ چۆنتان ژیان گوزەراندێ بە تایبەتی لە تەڕاویح و لە نوێژەکان لەگەر خەڵکی خەڵک چۆن ئیستیجابەیان هەبووە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەلات لەسەر گیانی پاکی پێشەوای مرۆڤاتی محەممەد صلی الله عليه وسلم. پێشەکی بە خێراتنی جەنابتان دەکەم بۆم بەسەرکردنەوەی دەستان خۆش بێ کارێکی باشتان کردووە کە ئەوها جارجار لە یادەکان بەسەرکەنەوانێ. بەحەقەت ڕەمەزان بۆ خۆی بەرەکەتە و ئەوەی کە تۆزێک عەقڵ و ماریفەت چیە بێ خۆی لەو بەرەکەتە بێ بەش ناکەم. ئەلحەمدولیلا لەخوا بەزیاد بێمەش وەکو گوندی کانیبی خەڵکەکە ئیستیجابەی باشە و بە تایبەتی گەنجانێکی زۆر دێن و لەخوا بەزیاد بێ تەرایحمان بەردەوام هەیە و وتار و مۆعیزەشمان هەر هەیە و جومعانان و لەخوا بەزیاد بێ زۆر باشین لەو ڕۆ بەردەوامن. الحەمدولیلا. مامۆستا گیان ینی لێرانە زیاتر لە گوندەکان زیاتر ئەو کێشە و مەشاکلانەی خەڵک کە زۆربەی دەیانهینتە لای جەنابێت چین؟ بەڵێ وەڵاهی لا دێ وەکو لە کتابە فقەکانیشی بەحسی دەکات دایم مەسەد کێشە هەر هەیە وەکو لە شوێنێکی کە مەسەل لە شارە کەمتر حەسادەت و بغز هەیە لە لادێ ئەمانە هەیە. کێشەی کۆمەڵایەتی لێرە ئەوەی کە هەبێ زیاتر لەسەر عەرد و نەعبێن و مەرعە ئەو شتانەیە کە لە بینی خەڵکەکەیە هەیە وەکو شارەکان نییە مەسە بۆ کابرا لەسەر بستێت چوون بەلای دوکانەکەی ئەوە بیان مەسەل لەسەر 10 سانتی لە بینی نەعبێنی دوو دیوارە بێ لێرە کێشەکان زیاتر لەو ڕۆوەی مەسەل لەسەر عەرزە و لەسەر نەعبێنە و ئەمە هەرچەند لەخوا بەزیاد بێ ئەم گوندە لەگەڵ هەیەی بڵێم نێتی چکە کابراوتەنە لە چەند بێت شەخەڵ هەر نابێ بەڵام لەخوا بەزیاد بێ لە چاو قەڵە باڵغی گوندەکە کە زیاد لە 80 بۆ 90 ماڵ دەبن و ڕەنگە بڵێم ئەو تەماح و بژێوی کە لەم گوندەیە هەولا شوێنیچکە وایە خێنی تیا بڕژا بەڵام ئەلحەمدولیلا لێرە تا ئێستا کۆنتڕۆڵ کرا و باشە خەڵکەکە باشن. زۆر جار هەیە دەبینێ خەڵکی ئاوایی لەسەر تخوبێک یاخود زادەیەک ڕێگایەکی گشتی بۆ نمونە کێشەیان هەیە ئەو نازانێ حکومەکەی چییە تاوانەکەی چیە کاتێک کە مامۆستای ئاینی لۆی ڕوون دەکاتەوە و کاتە من زانیتم کە کابرا لی چیتە دەریوتی مامۆستا بۆ خۆت ڕێگاکە چەند دادنەی ئەتیادە. زۆر ڕاستە وڵا تابەنەوەکێتە سەر شارەزایی ئینسانەکان و سەر زاکیری ئینسانەکان لەو ڕوانگەی و چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات و فەرمی هەر کەسێک یەک بست عەرد یعنی لە عەرزی خۆت نەی مەسەل لە نەعبێنەکە تۆتی مەسەل لە مەلەکەی زیاتیە فەرمێ لە قیامەتە خوای گەورە 7 گەز مەناخی ئەرزە ئەیبا یان چەندێک داگیرکە بێ بە کۆڵ لە قیامەتە هەڵی گریبی بێ لەو ڕۆوە الحەمدولیلا مامۆستایانی ئاینی
چ لێرە بیان لە شوێنانی کەس بێت دەور و تاسیری خۆیان هەر هەبووە خەڵکیش بە قسەیانی کردووە بەڵێم نەبووە هەر هەبوو ئەلحەمدولیلا لێرە باشن. وەختی خۆشی برێن ڕژێمی بەعەس زیاتر مزگەوتەکانی دەکردە ئامانز ینی سەرەتا دەیزانی کە ئێرە شوێنی کۆبوونەوە و شوێنی پێگەیاندنی خەڵکە و زیاتر مزگەوتەکانیش بەبەرە و شاڵاوانە دەکەوتن. ڕاستە زۆر ڕاستە. وەڵاهی یعنی جێی داخ و خەفەتە بۆ حکوومەتی کوردی با بڵێم ینی گلەی بێ لێرانەوە کە پێیان بگا لە هەموو ئەحزابەکان کە ڕەنگە بڵێم ئەوانەشیان کە بڕوان بە دینی ئیسلامنەوە بێ نەبووە لە حەوزی مزگەوتەکە دەموچایی نەشوا ئیسلاحەت نەکا. یعنی شوێنی ماڵی گەورەی هەموو ئەحزابەکان مانەوەیان لە ناو مزگەوتەکەیا بوو بەڵام سەیرەکەی کە چوونە دەسەڵات بێناستنی شوێن بەلایەنەوە مزگەوتەکان بوو کە دەبا مزگەوت جێگای کۆبوونەوەیان بوو جێگای خەوتنیان بوو ینی شوێنێکە مزگەوت کەسی لێمەنع ناکرێ وەک هیچ پەرزگایەکی کە نییە دەستنێژت هەبێت دەستنێژت نەبێت بێنێژبی بێنێژ نەبی کەسێک ناڵێ کاکە بۆ دەی بۆ نایی بەڵام بە حەقەت حکوومەتی باسیش ئەمانەی دەکرد مامۆسانی ئاینیش لە لادەکان ڕۆڵی خۆیان هەبوو لە هۆشیارکردنەوەی خەڵکو لە زوڵم و لەستەم و ئەگەر چی لەم گوندە پیاوێکی بەڕێز هەبوو مامۆسایەکی بەڕێز هەبوو کە من نزگەی 6 ساڵە لێرەم زۆر مەحتی ئەو مامۆسایە دەکەن کە حاجی مامۆستا مەلا سابیریان پێدەگوت کە زۆر هانی خەڵکەکەی داوە دژی زوڵم وەستاوەتەوە ینی مەلایەک بووە حەق و ڕق بووە لەگەڵ ئەوەی کە زوڵم مستەمی کردبێ هەر کەسێک ببێ هەر لایەنێک ببێ کە زانێتی بێ شەرعی بەرامبەر شتەکە کراوە و زوڵ مستەمیتیا پشگیری زوڵ مستەمی نەکردووە. بەڵێ یان زۆر جاری وە هەبووە کە جێی شێکاتیە پێش هەموو کەسێک مامۆستای ئاینی چویتە پێشی و خەڵکەکە چاوەڕوانی مامۆستایان کردێ مامۆستا بچی دوو قسەی خێریان لەگەر بکە شتیوالە هەبووە لە لادێکان زۆربەی وەڵاهی بووە بەڵام ڕەنگە لەم سنوورە نەوێ بەڵام لە شوێنانیکە بیستومانە کە حکوومەتی بەعز ویستێتی مەسە شوێنێک تۆ باران کە یان شوێنێک بچەبی ڕوخێنێ مامۆستای ئاینی مەسە چۆتە پێشوازی و قورئانی بۆ بەردەوتێتی کاکەجان زوڵم مەکەستەمەکە یعنی احترام ڕێزی خۆی هەبووە مامۆستایانی ئاینی چونکە میراتگیری پێغەمبەر و بە تایبەتی ئەگەر ئینسان ڕاستکە لەگەڵ شوێنکەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێم وایە هەموو کەسێک شەرمی لێ ئەکا ئەگەر دوشمنیش بێ بڕاشی پێ نەبێ بەڵام بزەبێت ئێستا بڵێم لە شوێنێک لەم سنوورە شتێکی وا هەبووە بزەبت نایەتەوە خەیاڵم ڕەنگە هەش بوو بێ بەڵام ڕەنگە من لە بیرم نەبێت. دەست خۆش بی مامۆستا گیان لە کۆتاییدا پێم خۆشە یعنی ئامۆژگاری چییە لە بۆ تەواوی خەڵکی بەتایبەت لە مانجی ڕەمەزان؟ وەڵای ئامۆژگاریم بۆیان ئەوەیە کە مانجی ڕەمەزان خوای گەورە فەرمێ لەعەلەکم تەتەقون تەتەقونیش بە معنای پارێزگاری و پابەندبوون بە سنوورە شەرعەکانەوە لە هەموو ڕوویەکەوە ئێمە ئەگەر کەسێک بە ڕۆژوو نەبێ ڕەنگە بڵێم خاڵکی بێتە ئێرانە وەکو چۆن حاشا لە ڕووی جەنابتان کە مریشکی ماڵە دراوسەکەت بچێتە ناوکولانی وشکانە هەمووی دەندوکی لێدا و دەری دەکات لێرەگە کەسێک بەڕ بەو شێوێت خەڵک سەیری دەکات بەڵام ڕەنگە بڵێم وەکو لوقمانی حەکیم فەرمی کوڕی شیرنم پڕکردنەوەی دۆڵێک بە کۆڵی خۆت بە تەنیا پڕیکەیتەوە ئاسانترە لەوەی کە دڵی کەسێک بشکێنیت کە دڵی مسلمانێک ئازار بدەیت ڕەنگە کابرا خۆی گرتوتەوە لە خواردن و خواردنەوە ئامی خەڵکە بە مەعیبی نییە بەڵام ئەو خەڵکە سەومیتیانە یعنی وەکوەوەی کە ماعیدەی بە ڕۆژووە مەسەل لایەنی شەرعەکانی بە ڕۆژووە سەیرەکەی دەمی گوێچکەی چاوەکانی دەستەکانی کەمتر ئەم لایەنەی تایە کە مەسەد بە چاوی نەزەر نەکا یان بە چاوی سەیری کەناڵی خراپ نەکا یان بە جۆی جۆ لە گۆرانی نەگرێ جۆ لە مۆسیقای نامەحرە و ناشەرعی نەگرێ یان بە زمانی غەیبەت نەکا یاخود تانە لە خەڵکی نەدا زیکر و ستەکار بکات بەحەقەت ڕەمەزان بە معنای ئەوە کە تەتەقون بێ کەم کەس ڕەنگە بڵێم ئەوەی تیابەدی دەکرێت ئیسانیش کە بە ڕۆژوو بوو هەتاڵێ سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوان لەبێ ئەگەر هیچێک پرسیارێک بوو ئەگەر پرسیارەکە زەرور نییە با قسەی تیان نەکەین یعنی بات چونکە ئیسان هەتا کەم قسە بکەی محاسەبەت کەمترە هەتا کەم قسە بکەی ڕۆژۆکەشت ڕەنگە بڵێم بار ئاسانترێ بێت چونکە پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمیمە ئەو کەسانی کە بە ڕۆژون ئەبێ زۆر لەو حەدیسە بترسن چونکە کەسێک کە بە ڕۆژوو نەبێ ئەم حەدیسە نایگرێتەوە کە پێغەمبەری خوا فەرمی ئەو کەسانی کە قسەی زۆر دەکەن ئەو کەسانی مەسەکە لە لەعەب دەکەن خوای گەورە هیچ پێویستی بەو تونێتی برسێتێ نییە ئێدەی ئەمە لەگە منێتی لەگە تۆیەتی ئەبێت چ هۆکارێک یعنی چ قسەیەک بکەیت کە بێتە هۆی کە نە ڕۆژۆکەشت نە نێژەکەشت ئیسفادە پێ بگەنێ لەبەرەوەی شەڵا تەمەناکەم لە مسلمانان بەعام لە هەر شوێنێک ینی ئەوەنەی کە خۆمان نەگرین و لە خواردنەوە ئەوەنەش زمانمان بگرینەوە لە قسەی خراپ و ئەوەنەش چاوەکانمان بگرینەوە ئەوەنەش دەستەکانمان بگرین لە زۆڵم و لەستە باشترین شت تاچی مسلمان بیکە لە ڕەمەزاندا چییە؟ چ عیبادەتێک؟ وەڵاهی لە ڕەمەزانە مەقسەد بۆ نەگەر بیکەیت هاوکاری فەقیر و هەژار بکەیت زۆرە قورئان بخێنیت ذکر بکەیت ئیعتیکاف بکەیت بە نێژەکانت یعنی ئەم چەشتانە زۆر باشە ئیسان لە ڕەمەزانە بیکە قورئان بخێنیت
کە قورآن تیاتۆتە خوارێکە حرفێکی بە حوسەت بۆ دەنووسرێ تەراویحەکانت نەفەوتێنی چونکە لەم ڕەمەزانەیە مەسە خوای گەورە سونەتەکانت بە فەرز بۆ پڕ دەکاتەوانێ خێری ئەوەت بۆ ئەنووسێ لێتۆ قەدردا بنیشی بیکەیت ئەنجا مەسە ئەگەر لەگەڵ کەسێکا پەیوەندیت پسڕانوە تۆ لەبەر خوا ئەم پەیوەندی چاکەیتەوانێ یعنی لایانی کۆمەڵایەتی ئەگەر زوڵمیشی لێ کردبێتی تۆ لەبەر خوا چونکە وەڵاهی ئەو کەسێک کە لەبەر خوا واز دەکارێک بێنێ ئیلا خوا بۆی پڕ ئەکاتەوانێ یعنی ئەگەر تۆ لەبەر خوا نەفسی خۆت بگریتوانێ وەڵاهی خوا بە عیزەتت دەکا ئەگەر لەبەر خوا نەفسی خۆت بشکن تابەت نەفسکاندنیش بەخوا پێی دێ بیکە بە هەموو کەسێک ڕەنگە نەکری ینی ساب هەر ئەو حاڵی بەدەم ئاسانە بەڵام تۆرە با کەسێک زۆرمە لێ بکە کەسێک بە ناحەق تۆمەتت بارت بکە لە عینی کاتت تۆ مەسەل لەبەر خوا لەبەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حورمەتەن لەبەر مانجی ڕەمەزان لەبەر خزمەتی لەبەر ئیجتیماعی کۆمەڵایەتیان گوندەکەت بڵێ کورە دە پێیز ناکە با هەواڵەی خواکەم بڕۆ من دەست خەمەمەلی یعنی تۆ دەست پێش خەریکەی خەناعەتیشم نییە هەموو ئینسانێک بای ئەوەنە هەستی ئینسانێتی تیا هەستی ئیسلامەتی تیا کە تۆش چوویتە ماڵەکەی ئەویش دەرگات بە ڕوودا بخات ئەوش حتمما دوای لەم لاولا ئەڵێ وەڵا ئەو لە من چاکتر بوو ئەو لە من پیاوتر بوو مەتحد دەکاتەوانێ ئیسان ئەگەر لەبەر خوا بیکە خوای گەورە ئیلا بۆت پڕ دەکاتەوانێ دڵنیا بلەوە دەست خۆش سپاسانەکەم هەم سەرت بن خۆشحاڵ بوو با سەلامەت بەخێر بێن لەگەر مام زەمالی دەدوین بابزانین مام زەمال خەڵکی ئەو گوندێ و بابزانین چۆن لەگەر مانجی ڕەمەزانی ژیان گوزەر دەکاتن. سەلام عەلەیکوم مام زەمال. لەگەر ڕۆژی چۆن ژیان دەگوزەرێنی؟ وڵا پێشەکی بە خێراتتان دەکەم بەخێر دەسەر چاو زۆر سپاس دەکەم. لەخوای بەزێب لە ڕەمەزانەکەمان کە چەند گەرمە زۆر زۆر خۆشە هیچ دەشانمان ناخۆش بێ گەنجەکانمان منداڵەکانمان هەمووی بەڕۆژن لەخوا بەزیاد بێ ماشەڵڵا ئەرەوەڵە هەر منداژی بەڕۆژوە نەک هەرگەن هەر وەسفی ئەو گوندەشان لۆ کردینە گوندەشی لەخوای بەزیاد بێ زۆر شەشمان کەمە لەخوا بەزیاد بێ لەخوای بەزیاد ئارەوە ئەدی جەنابەت وەختی خۆی کە لێرەکانە بووی فیرار و ئەو شتانە بووی لێرە من فیران نەبووم بوو بە شخصم بەس فیرانی زۆر تێدا بوو تێدا بووە هەتا نادیمەنەکەی لە نادیمەنەکەی کە ئەو عالەمە هەمووی عەفو کراو ئیزە ئەنفال و شتیوالەی نەبووە ئەو گوندا بەڵێ وەڵڵا زۆر سێ ئەنفالمان هەیە ئەو گوندا بەڵێ ئەو گوندە سلوسێ بەڵێ سێ ئەلفان سێ ئەلفانمان هەیە بەس پیاویان لە پیاو و ژن و منداڵ وەڵڵا ژن و منداڵیش و پیاویش ئارەوەڵا سلوسێ کەستان بەڵێ ئارەوەڵا بزرە خی گەورە عەفیان بکە و ئینشاڵڵا پشتی زالمانی شکاندرا الحەمدولله. ئەدی مام زەمال ئەو کەسایەتیانی ئێرانە کە وەختی خۆی ئەو گوندیان یعنی کێشە و مەشاکلەکانی ئەو گوندانیان هەل دەکرد چێنە یەو ئەو کاتەی ئێمە ڕسیمان هەبووە برێن مامۆستامان هەبوو مامۆستای گەورەمان هەبووە قازاغا دەمسپیمان بووە خەریاغا دەمسپیمان بووە باپیری من هەبووە باپیری ئەم پیاوەی هەو بووە ئەو مساکیلانی کە هەبووە حەلیان کرد و پێشیان هێناونێتەوە جاران ئەگەر ئەو چار پێنجە ڕیش سپێ لە هەر بەرەبا بە چی ڕیش سپێکە بوو بەڵێ ئەگەر ئەوانە قسەیان لە هەر شتێکی کرد بە ئەوانی دیکە نیان کەس لە قسەیدان نەدەکرد پێشان ئەو هابوو ئەو هاو ئێستاش ئەو هەمایە بەخوا ئێستا ئەوها نەماوە ئێستا ئەوها نییە بران ئێستا لەخوای بەزیادی باشە خەری پێویستی بەوەی نێت من بسم تۆ بچی ئەرێکمان خەی لەخوای بەزیاد جارێکە یەکەمان زۆر زۆر باشەش کرد لە چاو زیان و زۆر زۆر باشە شێش و مێشەی زەوی و زار و ڕێگابان ئەو شتانەمان کەم
گوندە چی خۆشیش جارێ عنی برندە بەسەر زێدا دەڕوانی لەخوای بەزار بێ زۆر خۆشە لە هەرێ جێیەوە دێن ئێرە خۆشە بەێ لە زۆربەی جیان گوندە خۆشترێ بەڵێ ئەو منتیقانی دەوروبەری بەێ قەدوا بۆ ینی ئەو زێ کە زۆر بە خراپی هەر بستیت و خەڵکی ئاوایی بێتە دیاری هەمووی بەێ ئەلێرە هاتۆزی ئەلو حوزەوە هاتۆ ڕۆشتووە ئەلو کلکە شاخۆ تۆ دەدەرێ ئەلێ زۆر هاتی تاتۆ لە بن ئەگۆڕەوە هاتووە لەکن ئەو بن ئەو دارانەوە ئەلێ هاتووە کە زۆر هاتووە من ئەلێ بۆ خۆمیتم دیوە بۆم نەگیراوەەوە قەمیشم پێداداوە مەیت هاتۆ خوارێ شوێن دەرەبێت نازانم زێ زۆر بوو پانەپان بوو پان هەر هەم بری قەید هازێ پارش ئەرەوە هیچ بربەستە چی لێ نەبووە کاتەی سەدە نەکرا بوو سەدە دوکانێ بە چەندی دەنیشتەوە گەر ئەو حالە بە شەو ڕۆژێکی دەنیشتەوە شەو ڕۆژ دەنیشتەوە لە بەرەوەی تەمن ئای باران لافاوە لافاش بخۆ دەزانی چۆنە ئێستا دانیشتوانەکەی ئەو گوندەی چەندە وڵات تقریبن بە نفوس یان هەر چەندی لێ دادەنیشی هەر بە وڵات تقریبن 600 نفوسی لێ دادەنیشی بەگەرە بڵێ دی لە قەدیم چەند مار بووە لە قەدیم تقریبا نارم 100 ئەو دەماڕە بووە ئێستا تقریبا 90 مارین خوا بەزیاد بە نفوس زیاتر لە 600 وانن ئاڵێ وەڵڵا ئێستا 8 مارەی لێ دادەنیشی تقریبا 8 مار لێ دادەنیشە بەرێ دەست خۆش بمام زەمەلماندیمان کردی گەرمایە و ڕەمەزانە و لە دیارم و بەردە و سبلیتی دانیشتبی هینامێ بەرەو هەتا بەهتای و خودمان هەتا سەعانوە لەو دەشتەی بووم لە دی خەریکی عیشێ بووم خەریکی قەسەر شێشانەوەی بوو هەموو ڕۆژێ هەر هەموو ڕێ دەچم هەموو ڕۆژم بۆ دەشتێنجا ئاودانا چەندنا تەماشاکردن ئەو هەیە هەموو ڕێ بچینە بۆ دەشتەی ڕەمەزان زیاتر وەکو مام زەمال بە تێنێتی قرسییان بە برسێتی وەڵابەت بەتوێتی بتێنێتی هات برسیم هەر نال حەدەکات ئێواشتنان ناخۆ ڕاست بینی زەمادام وایە ئەگەر مادام خەریکی قەسەر و شویا لە زێشن لەکن نێزیکە و ناو بڕۆ ناو زەیەکەی ناوێرم سەلمان دەبێت ئێستادا ئێستا سار سعادێکە لە حسام نییە لەبەر بنی بەحەیە دێ هەندێک جار هەیە هەر تەماشاکردنی ئاوەکەی بۆ خۆی بڕ ئێمە لەکنمان خۆش نییە ئێمە بەروان بدەم ئەو زەیدا دەڕوین ئەمە ئینەکەمان بەرامبەری گۆ بتە بێ ڕز و باخە بۆ زەیدا بە هەی ئەوەی کە لاوە دێ لە کۆی دێ و لە هەولێرەوە دێ و لە سلەیمانی دێتە ئەو دەمزیانە بۆ خۆی ساحەت دەکات زمعان هەموو زمعان ئەوە زانی مامۆستازانێ ڕۆژ وایە دەبعەزە 20 سیارە ئەلێرانێ ئەو سەیرانکە دێن بۆ زمعی ئەرێوەڵا خوای گەورە سەرکەوتوتان کە یا ڕەبی مام زەمان زۆر زار ئینسان دری بە شتێک خۆش دەکات کە لە سیفەتی خۆیدا نییە یاخۆت لە سروشدا دڵی بۆی خۆش نییە هەموو مرۆڤک حەز بە سەوزایی دەکا حەز بە ئاوێ دەکا یعنی خوای گەورە وای دروست کردێ لێژ لە قورئانەدا ئاماژە پێ دەکا یعنی بەهەشتەکان ڕازانەوە بە دار و درەختەکان درەختی وا هەیە ئەوەندە ساڵە لە بنی دەڕۆی لە فەرمودەکان باز دەکرێت باز لە ئاوەکان دەکات جۆرەکانی ئاو یعنی مرۆڤ بۆ خۆی حەزی لێە لە سروشت لەو سەوزایەی لەو ئاوەی یعنی ئەوە نیە حەزی لە چاردیوارێک بیتن بۆیە دایمە نەما هەموو جارێکە خەڵکێکەیە تەماشا دەکەی دڵی بە شتێک خۆش دەکا وەکو گوتمان
یعنی پێچەوانەی ئەو سروشتەیە یاخود پێچەوانەی ئەو تایبەتمەندەیە کە لە مرۆڤیدایە لێرە لەگەر کاک حوسێنی دەدوێن کە خاوەنی ئەو باغەیە و خەرچی گوندیکانی بیا دیارە ئەو باغەی دانا زیاتر لە 15 ساڵێک دەبێ ئەو هاداینە با بزانین بە چ شێوازێکە بەڵام سەرەتا باز لە ڕۆژوو دەکەین لێرە بزانین ڕۆژوگرتن لێرە چۆنە جیاوازی حتمما هەیە لەگەر شوێنەکانی دیکە کە ئاوی نییە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بسم الله سرتا بناي خوي جورو مهربان الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله فرم. كاوسن روجي ليرة قرتن رمضان ليرانا خوشة. پێم وایە یعنی بەو دەرەجەی خۆش نییە ینی وەکو شوێنەکانی دیکە ئەگەر زۆر گەرمیش بدەتوانی بێ لە بنەوە قەیسیانەدانی و ئاوەکەی بەردەی و هەم قەیسەکانی ژاو بدەی و ئێوارە و بەیانیان حتمما زۆر ڕاستە ئێرە جیاوازی هەیە لەگەڵ گوندەکانی کە لەبەر چەند شتێکە ئەوش یەکەم ئێمە ئەم زەی بچووک بە تەکماندادێ وەک چۆن لە سام زەوی من هەر چوار دەورەی زێ ئەوە دێتەوە بۆ ئێ بە تایبەتی شەوانە باشی فێنێک هەڵەکە ینی وەختە بڵێم ئینسان ئەگەر لێرە بێ هاوینش دەبێت بەتانی بەخۆیدادە جا ئێمە تەبعاً لەبەر ئەو فێنشەی ڕۆژوگرتن بۆ ئێمە ئاسانترە بە تایبەتی سامە کە دێن بۆڕنینی ئەم قەیسیە جاری وایە تونیمان دەبێت بەڵام ئەم ئەوە سادە لە تەکمانە هەمووی هەر سێبەرە فەرقی زۆرە لەگەڵ شوێنێکی دیکە کە نەدارێکی لێ ئاوێکی فێنچی بەو شێوەی لێە حتمما ئەوڕۆ وەسیلە زۆرە بۆ فێنکردنەوەی بەڵام وەکو سروشتێکە ئێرە جیاوازی زۆرە خۆی پێم وایە ژیان یعنی مرۆڤ دەتوانی ژیان بەو شێوەی بگوزارێنی خۆشبەخت دەبی زیاتر نەگیانی ئەگەر هەر سەروەت و سامان و چەند خانی وانە لەسەر یەک کۆکەوە و یاخود پارەیەکی زۆر هەبیتنەوە پێم وایە خۆشێکت پێ نابەخشی وەکو ئەو سروشتە یاخود ئەو سەوزایە و ئەوە ئەو خۆشت پێدەبەخشیت. بەلای منەوە خۆشی ژیانی ئینسانی یەکەم شت ئەوەیە خی گەورە بناسی پەیوەندی لەگەڵ خی گەورە هەبێ بە هیچ شتێک هیچ ناخۆشێک تەئسیری لێ ناکە ئەمە یەک دووهەم ئەم هەموو شتەی کە دەیبینن هەمووی دروستکراوی خی گەورە هەتا لێی وتبینەوە ئێمە ئیمانمان زیاترە بێ بۆیە خی گەورە دەفەرمێ ئەی ئینسان بۆ تەمەشای ئەو ئەرد و ئاسمانەی ناکەیت بۆ تەمەشای دروستکردنی خۆن ناکەیت کەواتە ئێمە دەبێت بە تەمەشاکردن و تێڕامان و فکرکردنەوە ئەم خالیقەی خۆمان بە چاچی بناسین ئینجا چێژ لەم ژیانە وەرەگری وەستا ئینسانی وا هەیە ئەو پەری سەرۆت و سامانی بەدەستێنا بەڵام چووکە لاەنە ڕوحەکەی زەعیفە چێژ لەو ژیانە وەرناگرێت وەڵای من هەتا بیستمە دەڵێن پیاوی وا هەیە لەسەر قاتە بەرزەکانی خۆی و خۆی فرەدا خۆی ئینتیحار دەکە ئەمە چییە ئەمە تەنیا ئیمانی بەخوانیە و لای قیامەتی لێ تاریکە لای قیامەتی لێ وەتی شەوە زەنگ بەڵام ئەهلی ئیمان لای قیامەتی لێ ڕوونە دڵی خۆشە کە تەمەشا ئەم شتەش دەکات جار بەجار ئیمانی بە خۆتر دەبێت. بەڵێ کاک حوسێن لێرە تەماشا دەکەین هەر چاردەوری باغەکەت ینی هەر قەنایە ینی وەکو برێ کەتیتە ناو زەویەکی زەویەکە لە مەترێک زیاترە بەرزترە هۆکارەکەی چیەوە؟ هۆکارەکەی ئەم زەویانەی ئێمە ژێرەکەی موادە شتێدا بۆ بیناسازی دەبێت ئەم وادە خەڵک تەماحی تێداەتی دەڵێ من بۆ هەر لە بن ئەم عەردەی بمێنێتەوە موادەکەی دەفرۆشێ جاریوایە تۆ دوێنمێک نێزکەی دەفتەرێ دۆلار شتێک کەمتر دەکا دەیفرۆشە و دوای عەردەکەش پڕەکاتەوە کەسا منەوە هەمە ئەلەوێ کردومەتەوە هەنار هەم غەسالە خواردێتی دوایی پڕم کردوێتەوە بە ئەم زمیجەی خۆی ئەم زمیجە یەکەم جار غەسالە و حەفار ئەمانە لادەن مەسەلا حەفارەش لادەن دوایی کە خورا و جەرم و دەکەی تێدەکەنەوە ناو ئەوەکە پڕەکەن چکە دەبێتە بەحری ئاوێ ئێسام هەم وەک بەحری ئاوێ بن دوایی دەکرێتەوە ئارتیج هینێکی واشی نییە ڕاستیش دەبیانی ئەو بووە ئێستا ئەو نەوانە ئەو هانکەوە هەندێکی خوراوە هەندێکی نەخراوە ئەوەیە ئەو باغی قەیسێ چەند سار دەبیدانە ئەم باغ قەیسێ بووە بۆ 15 ساڵ دەچێت 15 سار هەموو یەک جۆرەیان نەوعیەتی هەیە وەڵاهی تەقریبەن دوونەوە کەسی ئێسامە قەیسی کوردیشمان هەیە بەڵام
زۆریم هەر بۆ خۆم متربەم دەکردم کردەوە ئەو زەراعە بۆ ئەوە زۆر قەیسێکی چۆن دەڵێ جوان و بازاڕیە تا بڵێ ئەو قەیسە من چەند شوێن گەڕام یعنی قەیسی لەوە خۆشتر چۆن دەڵێ مزر و شیرنە چاچیش هەڵاکرێ ئەدی قەیسی هەیە یعنی ناوچی شیرن بی جەناب بەدە و قەیسەت هەیە تەجروبەم نەکردووە تەجروبە نەکردووە هەتا ئێستا ئەو دەنکانەمان نەشکاند و بزان ئایا ناوی ئەو نەوع شیرنەی تیانێ نازانم ئەگەر لێرەوە فکرم کردو وەڵام بزانم ئەوە دەبێت ئەمە بۆ خۆمان یعنی قەیسیمان هەبووە قەیسی ناوچیشی شیرن بووە کە شکاندیتمان یعنی هەم خەڵک هەستی پێ ناکە بەڵام ئێستا تو ماشەڵڵا باخچە قەیسێکی زۆرت هەیە دەکرێت ینی ئەوانەی کە نەوعیەتیان جیاوازە تاقی بکەوێ بزانین دەکرێت ئینشەڵا ئەگەر لەوەش بکرێت ئەگەر خوا گەورە تەمان بدا ئینشەڵا تاقی دەکەینەوە شتێکی باشە سێمە سەری وایە خەرچێک هەیە نەخۆشە دەچێت ئەو دەنکە چوالێ ئەوی وەکو ناوکە قەیسیوا دەکرێت بۆ نەخۆشی باشە بۆ هەتا دەڵێن بۆ چۆن دەڵێ پیسی ناو دەمارە خوێنەکان پاشی دەکاتەوە شتشوان بیستۆ ئەتر ئەوە ئەوش هەر بۆ خۆی دەرمانێکە کا حوسێن کۆتا پرسیارمانەوەیە ئەو ئاوا کە لێدا ئاوی زێەوەنیا بە چەند ڕۆژ جارێک باخەکە داوا دەیت وڵی ئەوە کات دەزانێت ئێستا بڵێن لە مانجی هەفت و هەشت بەڵێ وڵا تقریبان 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەوها دەبێت ئاودی تێن و دەبی باڵێ ئەلەوەڵا 3 ڕۆژ 4 ڕۆژ دەبێت ئاودێت زۆر سپاس دەکەین مادومان سەلامەتی یاخۆ بەخێرن بە خێراتنی تیمی کەناڵی پامش دەکەم زۆر قەلبیان ساغ بێ دەستیان خۆش بێ دەمەوێت لێرە لەگەر مامۆستا کەریمی بدوێم کە مامۆستای قوتابخانەیە دیارە سەرەتا هەر لێرانە ئەویش لە دارە دووداریدی دەستی پێکردیا و چیتە گوندەچی جیرانی خۆیان دواتر یاغر سوپاس بۆ خوابوویتە مامۆستا و دواتر تەڵەبەی لەبەردەستی بۆ ئێستا تەڵەبەکانیشی مامۆستان و دکتۆرن دەمەوێت بگەڕێمەوە لای جەنابی مامۆستای سەرەتا لە مانجی ڕەمەزان دەست پێ بکەم اینجا دوایە بچینە ناو ئەو مێژوەی سەلام عەلەیکوم مامۆستا وەسەلام ڕەحمەت الله وبەرەکاتو مامۆستا شوێنەکەت خۆشە ماشەڵڵا و بە ڕۆژی بەڵام ئیوەی نییە کە گەرمات بی یاخۆت لی بێزار بی ناوەلا لە خۆی بە زیاد بێزی یەکەمان خۆشە سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە خەراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێن سەرچاو بەڕێزەوە بە خێراتنتان زۆر دەکەم بۆ ئەم چاوپێکەوتنە زۆر سپاس دەکەین لەگەر مانجی ڕەمەزانێت چۆن ژیان دەگوزارێنن بە تایبەتی جەنابەت مامۆستای و وەڵاهی لە خوای بە زیاد بێ هیچ ساڵێکی ڕەمەزانمان هەر بە خۆشی گرتووە و خوا لێمان قوبولکا و بەڕێک و پێچی و ئینشاڵڵا ئەگەر لەگا موسڵمانان خۆمان لێمان قوبولکا لێمان وەرگرێ و ڕەمەزانێکی خۆشە و هیچ گرفتێکمان نیە لەگەری بەڵێ بەشێکی لە مامۆستایان کە لە مانجی ڕەمەزانێک کەوتینە ناو ئیمتحان و تەڵەبەکانیش بە هەمان شێوە جەنابی شت هەر ئێستا لە ناو وەڵایی ئێمە سەرەتا 27 مانگ ئیمتحانمان تاقیکردنەوەکان دەستی پێ کردووە هەتا 9 مانگ تەواو بووین هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێندکار و قوتابیەکان دەخوازم ئەوانەی کە لە ئێستا لە تاقیکردنەوەکان وە هیوای سەرکەوتن بۆ مامۆستا بەڕێزانت دەخوازم کە بەم ڕەمەزانەی
بە ئەرچی سەرشانی خۆیان هەستاون چاودێری تاقیکردنەوەکان دەکەن. بەڵێ مامۆستا جاران منهەجی پێشان نەدەگۆڕا نەگۆڕ بوو ینی کابرا دەبووە دکتۆر دەبووە مامۆستا کاتێک ئەو دەرسانێک کە لە سەفیەکی ئیبتیدایی دەیخین هەر بە دەبووە یادگارێک بەڵام ئێستا سار بە سار منهەج دەگۆڕێ پێت چۆنە ینی ئەوها باشتریان وەکو پێشتر وەڵی قوربان لە وڵاتەی ئێمە لەم کوردستانی هەموو شتێک سەقەت کراوە خوێندنیش وەک هەموو شتەکانی کە سەقەت کراوە ئەو منهەجەی کە ئێستا ئەوە منهەج نییە کە دەخوێنرێ ئەمن لە ساڵەکانی 68 کە پۆلیەکی سەرەتایی بووم دەچوومە ئەو بۆگت هەیە لە تەنیشمانەوە 6 ساڵات چۆم کردووە کە ئێستاش بەبیرم دێتەوە داراد و داری دەکەی دەمان خوێن زۆر بە لەزەت و زۆر بە تامتر بوو لەم منهەجەی کە ئێستا هەر ئەسڵەن خوێندکار و قوتابەکە هەر فێر نابێ بە هیچ شێوەیەکی یعنی زۆر بە درەنگەوە زۆر بە قورسی فێری ئەو منهەجەی دەبێت چونکە منهەجەکە بۆ خۆی لە خۆیدا سەقەتە یعنی منهەجێکە هیچ جێگای بڕوای من نییە هیچ درم پێی خۆش نییە کە تەمەشای دەکەم یعنی بۆ خۆم لێ بێزار دەم ئایا منداڵە بچووکە چۆن لێ بێزار نابێت زۆر جار هەبوو مامۆستا کە سەیری کتابەکەی کردی ئێستا لە شارەکان بۆ خۆی تێی نەگەیوە گوتیتی بڕۆ لە ماڵێ حەلیکەن یاخۆت چارەسەریکەن نەیگوتووە نازانم دواتر بابوو داچ تەڵەبەکان هەیە مامۆستا بۆ هەیە حەلی کردی اینجا زاینتیکەوە وەڵامەکەی ڕاستە وەڵا لەم ئیدارەی خۆمان شادم تا ئەوە مامۆستا ئاریانش لێ بووە زۆر جار تەلەبە دێن لە چوارەوە لە پێنجەوە یعنی پۆلی 11 دێن دەرە ئینشامان بۆ بنووسە هیچ نازانێ ئەو مامۆستای کەزانکۆی تەواو کردووە لەو منهەجە سەقەتەی فێرکراوە هیچ نازانێ یان تەماشا دەکەم دوو خوێندکارم هەیە کتێکم لە زانکۆیە دەرە بابە مامۆستا دێ دەرە ئەم تەمرینە باتەرچیکەین ئەوە لەگەر نییە منهەج دەرەم چۆن تەمرین لەگەڵ منهەجینایی تۆ منهەجەی چۆن دەخوێنی تومەزم مامۆستاکە پێی نییە نازانێ دەبێ من ئینشای بۆ بنووسم دەبێ من تەمرینی بۆ حەلکەم دارە هەر زمانی عەرەبی هەر سەقەت کراوە هەر هیچ مامۆستاگەر نازانێ هیچی لێ نازانێ یعنی زۆر سەرمان سوڕما لەو منهەجەی و لەو منهەجە سەقەتەی کە هێناویانە منهەجێکە نازانم بۆ خۆیان باشە بۆ ئێمە زۆر خراپە بۆ منداڵی کورد نازانم لێرەش فێریان لە خەڵکی کردێ بۆ نمونە ئەگەر بێتە سەر منهەجی برێن عەرەبی دەڵێ زمانی بێگانەیە بەڵام لە کاتێکدا لۆشتی دیکەی لار و لەوێر یعنی تەماشا دەکەین زۆر برەویان پێدەن عینی عەرەبیە و عینی شتێکی خراپە یعنیەوە پێ دوانە تۆ براکەم هەر زمانێکی لەم دنیای بزانی تۆ بۆ خۆت ئینسانێکی عەرەبی بزانی ئینسانێکی تورکی بزانی ئینگلیزی بزانی ئینسانێکی بەڵام وان لێ سەقەت کردوین بۆ خۆیان ئیشان بە عەرەبیەکەش بێ عەرەبیەکەشیان سەقەتە نازان قسەشی پێ بکەن هەر عیبەیەکی زۆر گەورەمان هاتۆ سەرەر پێمان عیبە برین وەکو میلەتی کورد قسەشیان لەگەڵ دەکەین ڕاستەکەی جاران ئەگەر تەڵەبە گەیشت بە ئاستی زانکۆی لە ئاوایی نامە کات بایان شتێک کات با کەسێک کات بە غەیری زمانی ئەو گوندەی دەیانگۆ بانجی فلان کەسی کوێن قوتابی زانکۆیە شتێکی پێ بوو بێزستا تەمەشا دەکەی قوتابی زانکۆشە یعنی زۆر کۆلەوارە وەڵا نەکۆلەوار هەر هیچی پێ نییە هەر هیچی پێ نییە دەبێتێکی زۆر سعادێکی بەرزیە بێ ئەنجا بزانێ ئەم شتە باسی ترەکە دەنا قوتابیەکە نازانێ ناوەڵە شانازی پێوە دەکەم سەر بەرزم پێوەی هیچ خیانەتێکم لەو پیشەی خۆم نەکردووە لە خوای بەزیابێتە ئێستا ئەوە ماسەعاریانی دەزانێ ئەمن زۆر بەجددیم لە خوێندنەکەی لەوێش ئێستاش بەڵام پاداشتان درراوە زۆر بەتاکی ئەرە وڵات 4 دانە ساڵە 430,000 دەداتێ بۆم پاشەکەوت دەکا کە 17 ساڵم خوێندووە زەلامیش هەبووە ئەلێرە دانیشتووە نەخوێندەوار بۆ هەیەکەی بۆ دەرێ نام نووسراوە جێگری بەڕێوەبەری گشتی گوتم ئاخە بەڕێوەبەری گشتی کوێ گوتێتی هیچ نییە ئەوەی ناوێت شوێنی دیاریکەی 2 ملیۆن معاشە یەک فەڕێ خوێندەواری نیە یەک زەڕە هیچ نازانێ جێگری بەڕێوەبەری گشتیە کەریمیش مامۆستا 17 ساڵم خوێندووە 27 ساڵە مامۆسام 430,000 دەداتێ ئەوە پاداشە وەرمانگرت لە حکوومەتی کورد ئینشاڵە بە سەرتان دەکەینەوە و هەڵە کاتی قەیسی گەیشتن و ترێ و ئەو شتانە ئەو خۆشەکەێکەوە بیخۆی لێ ڕازوی یارە
با لێرە لەگەر خوشکە عەبسەی بدوێن با بزانین ئەو لەگەر مانجی ڕەمەزانێت چۆنە بە تایبەتی ئێستا هەندە خواردنی بەسەر یەک لەوانە نیسک بە پەرپێنەیە کاوە کەم کەسەک ئێستا کە لی دەنێ بە تایبەتی لە مانجی ڕەمەزانان زۆر بەتام و بە لەزەتە لە خواردنی دیکە خۆشترە. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ڕەحمەت الله بەخێرە. خوشکە عەبسە لەگەر مانجی ڕەمەزانێ چۆن دەگوزارێنن؟ خوای بەزیاد بێ زۆر باشین. ئێستاوە چی جاران مەڕ و مارات نمایەوە بزانم. بەخوای مانگایەکمان هەیە. دەرێ هەر مریشک و قاز و شتانشمان هەیە. ناوەڵا مەڕشتمانی هەر لە قەدیمەوە نەمان بووە. لە قەدیمەوە نەتان بووە. یەک وەکو برێ خەڵکەکەیان بۆ بەڵام ئێوە نەتان بۆ لێرە لە گوندی. ناوەڵا نەمان بووە. ئەدی لەو شیوەی کە لێت نایستا نیسک بە پەرپێناوە بەس لە ڕەمەزانان لێ دەنێ یان کاتی دیکەژیان بە زۆری دیکەش لێ دەنێ. کەمکەمە لێ دەنین بەس لە ڕەمەزانە هەموو ئێواران نیسکی لێ دەنین بەس ڕۆژیا بە پەرپینە لێ دێنێمە هەیە. بە پەرپێنە و بە وەچی دیکە کامیان زیاتر لە مارە ینی دەیخۆن. نیسکی هەموو ئێواران هەر لێ دەنێم. بەڵێ ئەگە شیوی کەش لێنم بەس بە پەرپینەی ئەها بە دەگمانە ڕۆژێ لێ دێنم. ئەو خواردنە کوردەواریانە چی دیکە جگە لە نیسک بە پەرپێنە ینی چی دیکە لێ دەنەی؟ مەڵا کفتەی لێ دەنێن و زۆری ئێواران گۆشتمان هەر هەیە مستەمڕ. یان دەکەنێ دۆرمەوە یان دەکەن کفتەی لێ دەنین یان دەکەنێت تشری بیان ئەها گۆشتی هەر لێ دەنین برنج گۆشی ڕەوە مستەمڕە. بەڵێ خوای گەورە هەر زیاتری بدا بەڵام کابان زۆر جار هەیە دەبی لە مانجی ڕەمەزاناندا ینی نازانی خواردنەکەی چۆن دەردەچیتن. وابزان بە ئاستەم ینی سەری زمانی پێ دەکەن ئایا بزانین تامی گرتیە یان نا. شتیوالە هەیە یان هەر بەبێ ئەوە لی دەنێن بەبێ تامکردن. تام و چێژی بکەی باشە. بەڵێ تێی ناگەی. تێی ناگەی. ناڵە تێی ناگەی. بەڵێ زۆر جار هەیە لە ڕەمەزانە نەگەر شیوەک تێرخێبی یاخود بێخێبی وەکو برێ سەرفی نەزەرەی لێ دەکرێت لە مارێ بابی مندارن ها؟ چی دیکە ینی لە ناو باغی چیشی دیکە دەکەن بە ڕۆژانە؟ وەڵاعیش هەر ڕزی هەنارمان هەیە و خەنە زراعات و شتمان کردووە. بەڵێ وەرن بەس ناچن بەو گەرمایی هەر ناچنی لاگەردای بەیانیان دانشتی بێ ئاگواستنەوەی بێ دەچین دەنا ناوەڵە ناوێرین بەس هەر تینشمانە ڕۆژێ مستەمڕ ئێواران هەتا ئێوارە خنکاین لە تینوە هەر بۆ خۆی گوند وایە یعنی ئەگە هەر بجوو لێوە لە دەوروبەری خانیەکەی هەر هیلاک دەوی حەوزار هەتا خوارە دەسم و دێمەوە یان ئەها خلاعیشێک لەوانە هەیە هەر لە هەتاوەیە. بابێن لەگەر مامۆستا فارسی بدوێن دیارە مامۆستا فارس بە ڕۆژوە هاتیە لە بن سێبەری قەیسی و لە مەعبەینی دوو عەوزە ماسیان دانیشتیا لەوانەشە لێی بپرسی برێ زۆر هیلاکم و تێنیومە. سەلام عەلەیکوم مامۆستا فارس. عەلەیکە سەلام و سەرچاو مامۆستا گیان بەخێر بێ بەخێراتنتان دەکەم زۆر بەخێر بێن بۆ سەرم حەوزارەی ئێمە. زۆر سپاس دەکەم بۆ گوندی کانیبی. خوا لێ ڕازی بی مامۆستا جێیەکەت ناخۆش نییە. بەڵێ. بەڵام خوانە خواستا بخافرەی خەوت لێ بکەوی بەولا بکەوی خراپە لە هەردوو ئیشەڵا لەو کاتانە کە دێنێ سەر حەوزەکان ناخەوین پێشتر خەوتوین تێر خەوین جا دێنێ سەر حەوزەکان ئینشاءڵڵا هەموو لە خزمەتاندا خوا سەلامەت کە یا ڕەبی. بەڵێ. چ ڕۆژێکی زۆر هیلاک بووی لە مانجی ڕەمەزانەدا لە ئیش و کارەکانتدا؟ لەم ڕەمەزانی ئێستادا یەک ڕۆژ
خزمێکمان ئەمری خی کرد بلاوە لێرەیە لێرەوە چین بۆەوە لێرە ئەو ڕۆژەی قەنەعەتە بێ دووجار لە ڕێدا بەزیوە دوو خەریک لە خێزانەکەم دەگوتم ئەگە توانەرێ من توزان مردووە دانیشە مامۆستا تو لێ خێزان چی بکە کاک ئەو پێی گوتم ئەو پێی گوتم گوتی بڕۆ بۆ تازیە ناویشم لەگەڕ بوو دەوەرە تۆ لێ خوڵە کاکە ئەخرە تۆ گەر فێرە سیاقەتت کرد بە سارەکەی لێ دەخۆڵ وڵا نازانێ نازانی ئەرە بەخوا لە دەربەندی گۆمەسپانە دابەزیم لە مزگەوتەکەی لەوێ زۆر ئاوشتم بە خۆم داکرد ئەوانە خۆم پێنە کردەوە تۆزێ باش بوو خەومدا لە ڕێ بەس کە ئێوارە داهات فتارت کردەوە جەوم کرایەوە خۆش بوو ماستاوەکت خوارد لەگە خێزان ماش بینەوە ئاش بنەوە زۆر باشە پێدەچی لە مارێژ لەوانەیە کەمەک حەسەبیبی تۆز جاری وایە بە زۆرنە زاروباریش زەرورە ها زەر کرد زار پێویست دەکەم مامۆسەجە خوا لێ ڕازیبی مامۆستا گیان حوزێکی زۆر لەو گوندەی هەیە تقریبان دەوری چەند حوسەیە لەو گوندەی وڵی وەکوم بزانم دەوری 47 حوزی لێ حوز ماسی گەورەی لێ بەڵێ 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 بۆچی دەبنەو ماسیانە وڵای ئەو ماسیانە یەکەم شوێن کە بازار بۆ ماساکاتەوە سلەیمانیە بە دەرەجەی یەکە ینی بازارێکی زۆر باشە لەبەرەوەی هەولێر مامۆستاجیان لێرە تۆزێ دوورە بەرام سلەیمانی بازارێکی باشیەیە بەدایمەش برین زۆرتر لە ئێمە دەکردن نەک لەوانەی کە لە ئێران ئەوە دێ ئەمە کوردستان کارەکەی چییە خۆشترە ئەم ماسی چ جۆرە ماسێکی زیاتر دەرن زۆری زۆرەوە بزانمەوە ئەم بەس کاربی بەخێو دەکەین لەبەرەوەی پێویستی بە ئاوی گەرم پلەی ئاوەکە دەبێت گەرم بێ ئەم ئاوەش کە دەمێنێتەوە گەرم دەبێ ئێرە پلەی گەرماکەی بەرزاوینە ینی هەموو ماسێک بەرجی خۆی ناگۆڕی لەگەر ئاوەکەی نا ئەوە نا ئەوە یەک سفەتیە بەدایم پێی خۆشە لە شوێنی گەرم بژێ کارە بەڵام سەلەمون بیل ئەکسەوەی لە قەندیلی بەخێو دەکرێت ئەو پێویستی بە بەفراوە بەردەوام پێویستی بە ئاوی ساردە ئاوەکە سارد کەواتە ناتوان هەموو جۆرە ماسیی لێرە بەر نانە بەس کاربی بەرهەمدێن ئێمە حتمما پێدەچی مادام چلو ئەوەندا حوزە ماسی لێبی حکوومەت هێرەمیش یارمەتیتان بدا بەڕاستی مامۆستاجیان ئەگە بەڕاستی بیرێ حتا ئێستا ئەو حکوومەت هێرێم با یەک مسقالە زەڕە بە دەری کاک نامی خڕەحمەدی دەری یارمەتی ئێمەی نەدای ئەم زوو دیارانە لە هیچ ڕۆکی هەر لە هیچ ڕوویەکەەوە بەس ئەو کارەبایەکەش بە پارەیە کاکە هیچ منە تێدا نیە من مانجێ بۆ خۆم 475 دەدا یەو کارەبا یەو کارەبای بەڵێ ئەدی خەتەریات چی تێدانێت لە بۆ مندارێستا لەو ڕۆژانە چوینە گوندەچی حوزی ماسی کرابوو برێن ماڵە عەرەبەک بوو لەسەر شیناییەکەی بوون منداڵە چند لێ خنکا بوو ئێستاوە دەوری واریە تەماشا دەکەی خەتەر خۆ بۆ منداڵ شتیوە بەرەوەڵا تا ڕادەی چێگەر ئاگا لێنێ بە خەتەرە بەس دەبێ ئاگاداربی دەبێ ئاگا لێ بکە منداڵ شت تا ئاگا لێ لۆشی هەیەنگۆ بە حکمی زیەکەی هەموو مەلەوان بن ئێرە زۆری مەلەی دەزان منداڵەکان ئەوەندە لە خەم ڕستکانی تر لە حەوت ساڵی بەداوە ئەوانە مەلەی دەزانن ینی باش ناترسێن لا ئێستا دوور پێشەوەی جەنابتان بێ بۆ ئێرە دوو منداڵن ناوێ مەلەی دەکەی ئارە بەخوا بەڵێ ئێستا وا بەرە و مەغریبێ نزیک دەبینەوە هەست بە چ دەکەی هەست بە دڵخۆشی ناکەی ئێستا زۆر بە دڵخۆشی بە تایبەتی کە ئێوارەنداتە نزیک دەبیەوە ئیتر وەک تەمەنەکە نوێ بێتەوە ئەوە لێرێتەوە ئەو مام حاجەکەی لای منتیقەی مێ دەگۆ هێواران وەچی مانجی دەبینیم دەرم هەر کشێ هەر کشێ ڕازەکە وڵی ڕازەکە خۆ خۆشە ناوڵە ماوەسا من شتێکی بە جەنابەت برێم ئەم ماگە چونکە دەیژمێرین و بە ڕۆژووی درەنگ دەڕۆ ماکانی کەوا دەکەی دەڕۆ هەر نازانی سەرمانگ بێ نازانی کاتێک دێتەوە ئێستا ئەو سەرمانگە ئەگە پارەی کارەبای بی پارەی ئاوێ بێ هەرچی بێ قەیدی ناکە بەس زوو بێتەوە بەس زوو بێتەوە مشکیلەمان نیە زوو بێت ئینشاڵڵا بە ساغ و سەلامەتی و بە ڕێزەوە بەڕێی دەکەینەوە مانگەی ئێوەش گەلێک بەخێر بێن خۆشحاڵین بەڕاستی ئەو سەردانانەی ئێوە زیاتر هانمان دەدا ئێمەی شوکارەکانمان بکەین و لە خزمەت جەنابیشتان و لە خزمەت حوز و پرۆژەکەی خۆشمانداری زۆر سپاسان دەکەین خوا سەرکەوتوتان یارەبی ئینشاڵڵا بەرهەمی زیاد دەبی تو باشتریش دەبی یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن سەرچاوم بەڕاستی خۆشحاڵین بە هاتنی ئێوە بۆ ئێرە بە ڕێز زۆر سپاس دەکەین بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا ئێوارانی ڕەمەزان
لێرەوە زۆر سوپاسی کۆمپانیای بەمۆ دەکەین کە سپۆنسەری بەرنمەکەمانە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. دیارە ئێمە هەر گوندەچی دەچین پێنج جێ لە خۆراک پێمان دەدەن لە ئەو کەسانەی کە شایستەنە بە پێدانی ئەو خۆراکانە. خۆشەویستان لێرەدا بۆ ئەندازەی هاتینا کۆتایی بەرنمەکەتان بەرنامەی ئێوارانی ڕەمەزان لە گوندی کانیبی. هەتا گوندێکی دیکە و یا خۆت بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەستپێرین دوعای خێرتان لەبیر نەچی. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکات. الله أكبر الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين